سڵاوی خۆی گەورەتان لەبێت چۆن هاوڕێیان خوێندکاران هیوادارم زۆر باش من. تا ئێستا بووە کە بابەتێک لەبەر بکەی لە قوتابخانەیە بەڵام سێرکی پاش 5 دقیقە لەبیری چۆتاوانێ یان ڕەنگە نەخێر بۆ کاتێکی زۆر بابەتەکە لە مشتا ما بێتوانێ بۆ نمونە گریمان ئەمڕۆ سای ئەکی لە بابەتێکی دیاری کراوە باڵی شەیش پێداچنەوەی پیاکی هیچ کێشەیەکە نییە بەڵام بە ڕۆژی دواتر کە ئەچی بۆ قوتابخانە مامۆستالێتە پرسێ سێرێکی بیرێ چۆتەوە. بۆچی؟ ئەمە هۆکاری ئەوە نییە کە با بڵێن من یان تۆ یا کەسێکی تر تەمەڵ بین چکە هیچ مرۆڤێک نییە کە تەمەڵ بێ لەسەر ئەم سەرزەویە. بەڵکو تاکەشت کە وا بکات کە با بڵین خوێندکارێک لە خوێندکارێکی تر باش بێ تەنها هەبوونی فێڵە ڕەنگە بڵێ مامۆستا فێڵ و سایکردن و بەبیر هاتنەوە چۆن شتیوە ئەبێ بەڵام من پێتانەڵم بەڵێ حتا با بڵێن خودی خۆشم ئەگەر بێت و کۆمەڵە بابەت هەیە لە بەریکە مانای ئەوەیە کە من زیرەکتر بم لە ئێوە بڵێن وڵاتۆ مامۆستای بۆیە نەخێر تەنها ئەوەی کە کۆمەڵە فێڵ هەیە کۆمەڵە تەکنیک هەیە من بەکاری هێنم و ئەکا لە کەسێکی تر باشتر بم ئەگەر نامانەی ئەو نیە بڵێن وڵا ڕێیان زیرەکترا وڵا ڕێیان مشکی باشە ڕێیان هەر لەدایک بووە بۆ شێوازە بووە بە هیچ شێوەیەک. هەمیشە باسم کردووە من لە هەنێ بابەت هەیە زۆر باش بووم لە هەنێکی هەیە زۆر خراپ بووم مانای ئەوەیە کە بن بڵێم تەواو من لەمانەیە هە زۆر زیرەکم و لەمانەیە تا کۆتایی تەمەن خراپە بم نەخێر چکە ئێستاوام کردووە لەم بابەتانی کە زۆر خراپ بووم وەکەڵە تەحەدی خۆم کردووە سرم کردووە من کاتێکی کەمم بۆ ئەم بابەتانە تەرخان کردووە تەکنیکی باشم بۆ بەکار نەهێنابوون بۆیە هاتم کارم لەسەر کۆمەڵە بابەتی دیاری کراو کرد بە تایبەتی لە کاتی زانکۆوە کۆمەڵە تەکنیک هەیە کە من خەریکیان بووم باشە ئەچۆم یەک دنیا پارەم ئاوە کۆمەڵە کورساتی زۆر باش ئەو کاتە سەرەتای کورساتەکانم هەستمە کرد پارەکان بە فێڕۆ ئەم بەس تا ئەوەی کە وەرم گرت کە کورسەکانم وەرەگرت اینجا ئەمزانی کە بەڕاستی ئەمەنێک پارەکانم یعنی لێ ئەبا یعنی وەکووا بێ کە بێجگە لە باڵین پارەکانم کاتی شاتۆ شوێنی پارەگە ڕەنگە بڵێن چۆن لە سەردەمێکین بەڕاستی کاتمان زۆر کەمە هەمیشە زۆر بەمان گلەی ئەواکی کە کاتمان کەمە و کۆمەڵە کار هەیە کە بێ ئەنجامی بین کەسانی بێبەرهەمین بۆ چکە ئەڵین 24 ساعت بەشمان ناکە فعلن وایە 24 ساعت لەم زەمانی ئێستاە زۆر کەمە بەڵام ئەگەر بێت و ئێمە کۆمەڵک شت هەیە ئەگەر بێت و ئەوانە ئەنجام نین کۆمەڵە تەکنیک هەیە کە ئەگەر بێت و ئەوانە فێر نەبین تا کۆتایی تەمەن بەم شێوازە ئەبێت و سێرێکی کەسانێک ئەبین ڕەنگە ئەگەر ببین بە 70 ساڵیش ئەو پەڕیت و بۆ سێ خزمەتی گەورە بکەین یان لاوانەی خزمەتیش نەکەین بەس ئەگەر بێت و کۆمەڵە تەکنیک هەیە بیزانین ئەمەوە ئەکا کاتمان بۆ دروست بێ شتی کە کەسێکی تر کەسێکی ئاسایی لە مای 2 ساعتە حازریکە من لە 10 دقیقە حازری ئەکەم ئەگەر بمەوێ یان ئەگەر ئەو شتێکی بوێ لە بەری بکە لە ماوەی لەوانەیە ساعتی بۆ 2 ساعتی پێ بچێ من ئەو پەڕی 5 دقیقە بۆ 10 دقیقەم پێچێ وەکوتم ئەو نیە کە من زیرەکتر بم لاوە نەخێ من لە کاتی زانکۆ کورسات وەرەگرم حەزیشم نەک ڕاستەخۆ ئەوی کا خۆم ئەیزانم بە ئێوەی بڵێم چکە هەستمە کرد هێشتا سەرەتام یعنی چەند ساڵە من لەنە ئەو بوارەیە کارەکەم کە ئێستش خۆشبەختانە ئەتوانم بڵێم ڕاهێنەری دانپێنراوی نێودەوڵەتیم یعنی هەمیشە حەزم کردو شتەکان بە ئەکادیمی بگەێنم نەک تەنها خوا نەخواسە بۆ لایک و بۆ کۆمنت و بۆ ئەم شتانە بێ یعنی بۆ خۆتان نەزانن لەم ڕۆژەیە ئەگەر پتێ بەناوبانگ بی ئاسانترین شت بەناوبانگ بوونە سێرەکەی ڤیدیۆیەکەکەی کۆمەڵەشی تەرفیهی کۆمەڵەشت سێرەکی دوور لە بواری ئەکادیمی ڕاستەخۆ گەورابی ینی بتێونێتە بەڵام ئەگەر بتێت تا ڕادێ شتەکان ئەکادیمی بێ خەڵکی ئەکادیمی لە خۆکۆکێتوانێ لەم کاتەیە مرۆڤ بێ خزمەتی چینێکی دیاریکرای کۆمەلگا بکات نەک بتێ خزمەتی هەموو چینە بکەیت بەرحەڵ بۆ ئەو کەسانشتان کە ئەتانێ بە شێوەیەکی ئەکادیمی فێری تەکنیکەکانی یادگە بن تەنها بە شێوەیەکی هەڕەمەکی نەبێ بە شێوەیەک نەبێ کە با بڵین خواانەخواستە 34 ڤیدیۆم کرد بێ وتبێتم وەرم بە ئەوانەتان فێرکەم چکە زۆر شتم فێر کردون حتا زۆرێک لەو تەکنیکانی کە فێرم کردن خۆم لە کورسەکان ناخوێندومە بەس ڕاستیشتان پێ بڵێم لێتان ناشەڵماوانێ زۆر شتی تر هەیە ورتر هەیە کە من لە یوتیوب باسم نەکردووە باشە چونکە ئەگەر بێت و لە یوتیوب باسی بکەم بە وەکو ڤیدیۆ لەوانەیە خەڵک زۆر سێری ناکات عادەتەن خەڵک قەدریشتی وەکەڵێ بێبەرامبەر زۆر ناگرێ لەوانەیە داونلۆد دیکا بڵێ هەفتەیەکی تر سێریەکەم 2 هەفتەی تر سێریەکەم لە کۆتاییشا سێری ناکات بەڵام کاتێک کە کورسێکی دیاری کراوە بێ عادەتەن هەبوونی کورسات یعنی هەبوونی کۆمەڵێک ڤیدیۆ و ئامادەکردنی کۆمەڵی ڤیدیۆ بە شێوەیەکی ئەکادیمی بۆی منیش کە لە ئێستاە هەم مامۆستا هەم ڕاهێنەر هەم ڕاوێژگاری خوێندکارم یەکێک لەو کێشانی کە زۆر گوێبیستی ئەبەم لەلایەن خوێندکارەکان ماوانێ بریتە لەوەی کە مامۆستا شتم بیرەچێتەوە مامۆستا بۆچی مشکی من وەکو هاوڕێکەم نییە بۆی ئەم ڤیدیۆ بە تایبەتی وەکوتم تەرخانم کردووە بە بابەتی یادگە بۆ بەشداریکردنتان لە کورسەکەمانە جا بۆچی ئەمەتان پێڵم لە ئێستاە حەز ناکەم ئەم شتە بڵم چکە ئەزانم زۆربەتان بەتاقەتە بن بەڵام من مانگی 6 و 7 ئەوانە لە زۆر شوێنی تر کارەکەم جاتر ئەویان چۆن ڕێکە ئەویان نازان تا ئێستا بەڕاستی بەس ئەوە ئەزانم زۆر مەشغوڵە بم جا ئەگەر مەشغوڵ بم مەجای سوشیال میدیام یا نابێ یا زۆر کەم ئەبێ ئەمە ژواکە کە بەشێک لە کورسەکانم بۆستێ حتا ئێستا زۆربەتان کە نامەتان نردۆ شاتی ئەوە ئەیان کە زۆربەتان نامەتان نردۆ بۆ کورسەکە هێشتا وڵام ناونەتوانێ یعنی لە ئێستا ئەوە مەشغوڵ بم ئەزانم مانگی 6 و 7 ئەوانە زیاد لە حد مەشغوڵتر ئەبم جاتر ئەوەیە کە یان نرخی کورسەکە زیاتر ئەەکەم یان چ شتێکە ئەوەیە کە تاوازی لە ئێنموم ڕوبەڕوو کورسەکە پێشکەشەکەم لە پەیمانگایەکە بێت بەڵام ڕاستی نازانم لە ئێستاە بەڵام تەنها ئەمێ بەتان بڵم ئەم دەرفەتە قۆزنەوانێ لەوەی کە نرخی کورسەکە خۆی لە 79,000 دینارەوە سەرتا کردم بە 79,000
یەک دینار داشکانم بۆ کرد، یەک دینار برم لە کردوانێ، هەتا کردم بە چەند کردم بە 15,000 دینار لە ئێستایە، لە ئێستا بە 15,000 دینارە. جا زۆر خوێندکار هەیە کە ناتوانێت بەشداری لە کورسی ڕووبەڕوو بکە. بۆچی؟ چونکە هەم لاوانەیە لە شارێکی تر بێ، هەم زۆر ینی گرانتر ئەبێ بە حکمی ئەوەی کە تۆ لە بینایەکی کری شوێنەکان لەسەر کۆمەڵە پێویستی هەیە کە بیناکە بێ بۆتان دابین بکە. ئیتر بەلانی کەمە 200 بۆ 300,000 دینارێک ئەبێت ینی خوێندکارێک بیات هەتا بتوانێت بەشداری لە ئەو کورسە ڕووبەڕوانەیە بکە. جا زۆر خوێندکاری شێتوانای ئەوەی نییە، بۆیە منوتم بە ئەم کورسە لە ئێستادا بنێم هەتا مەجالم هەیە و ئەوانەتان کە ناتوان بەشداری لە کورسە نێودەوڵەتیەکانە بکەن، کورسە ناوخۆیەکانە بکەن، زۆر ئاسایە ئەتوان بەشداری لەم کورسیا بکەن وەکوتم بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵ و بە شێوەیەکی زۆر ئاکادمی. ئێمە بابەتەکانتان پێشکەشێک بۆیە تاکە دەرفەت بۆ خوێندکار ئەم مانگەیە ئەتوانن لە ئێستا بەشداری بکەن و ئەگەریش ئێستا ناتوان ئیمتیحانتان هەیە ئەتوان بەشداری کەن و باش ئیمتیحانەکان سی ڤیدیۆکان بکەن. چکە وەکوتم ڕەنگە یا گرانتر بێ یا هەدای خەم. باشە مەجالم نەبێ کە بڵێ ماوانە بە شێوەیەکی ئۆنلاین، ڕەنگە بڵێ مامۆستا کورسەکە لە چی پێکاتوە چۆن بەشداری بکەم. ئەمە لێرە ترکیزی سەرەکی مەقسەدە سەر کۆد و وێنە، واتە ئێمە بۆ هەر وێنەیەک کۆدمان هەیە، بۆ هەر کۆدێک بۆ هەر ژمارەیەک وێنەمان هەیە. کۆما لە کورسەکە زۆر بە جوانی باس کردووە کە ئیتر خوێندکار تەنها بە دروستکردنی کۆدێکی دیاریکراو بۆ وێنێکی دیاریکراو یا بە پێچاوانەوە بە دروستکردنی وێنێکی دیاریکراو بۆ ژمارەیەکی دیاریکراو ئەتوانێت بابەتەکە زۆر بە ئاسانی دەرەخ بکات. ڕەنگە ئەزانم سێر بێ بەلاتان و بڵێن شتی وا چۆن هەیە، خۆشم وا بووم کە لە زانکۆ بووم هەتا ئەو کاتی کە بەشداریم لە کورسەکان ناکرد و زانیم زۆر شت هەیە کە من نایزانم ئەو کاتە. بۆ بڕیاری فێربوونی هەر هەموویمە. اینجا باز لە چی شتێکەکەین، باز لە چاقی تەرکیزەکەین، واتە چۆن وا بکەین لە یەک کاتە تەنها و تەنها خەڵمان لای یەک بابەتی دیاریکراو بێت تا تەواوی نەکەین واز نەهێنین و خەڵمان نەڕوا بەلای بابەتێکی ترە. ئەم تەکنیکانە ئەتوانن بۆ وانەکانی چی بەکاری بێنن، بۆ وانەکانی باڵین زمانەکان بە شێوەیەکی گشتی بەکاری بێنن، وانەی کوردی و ئینگلیزی و عەرەبی. ئەمە ژواکە لە ماوەیەکی زۆر کەما تۆ بتوانانی وشێکی زۆری زمانەکانی بەتایبەتی عەرەبی و ئینگلیزی لەبەر بکەیت. بۆ وانەی کوردیش ئەتوانن بۆ ژیاننامی شاعیرەکان بەکاری بێنن، لە ماوەیەکی زۆر کەمە شاعرێ بێ با بڵین ژیاننامی شاعیرێ بێت، ساڵی لەدایک بوونیانیش کۆچی دواییەکەی بێ، ئەتوانن زۆر بە ئاسانی و تەنها بە دروستکردنی وێنەیەک لەبەری بکەن. بە هەمان شێوە بۆ وانی مێژوو جوگرافیا، بۆ وانی جوگرافیا یەک دنیا ئاڕاستیتیا، تو چۆن ئاڕاستەکان تێکەڵ نەکەی، باکووری ڕۆژهەڵا ڕاشووری خۆرئاوە زۆر شوێنیتیا. ئەمە ژواکە کە تەلە بەبیری بچێتەوانێ عادەتەن تۆ شتێ لەبەرکی هەر بڵێیتۆ لە بیرێکی. بۆی ئێمە هاتوین بە شێوەیەکی زۆر هاوڕێیانە چارەسەری ئەو کێشەمان بۆ دۆزیونەتەوە لە ماوەی 5 دقیقات و ئەتوانی تەواو یعنی ئەو تەکنیکە فێربی کە بۆمان داناون بە شێوەیەکی زۆر ئاسان و خێرا ئەتوان هەموو ئاڕاستەکان لەبەر بکەن. کاتە باسی زمانەکانمان کرد، باسی جوگرافیاشمان کرد، باسی مێژوو ئەکەین. بۆ وانی مێژووش ئەتوانن بۆ ساڵەکان بەکاری بێنن. یەکی نا ساڵی تیا خۆتان نەزانن چۆن ساڵەکان لەبیر نەکەن، چۆن لێک جارە کە ساڵەکەی خوێندەوە تاو تۆ لەبەریکەی بیکە بێوێنەیە لە مەشقدا. دوایەوە چیمان هەیە؟ هاوکێشەکانمان هەیە، هاوکێشی بیرکاری و فیزیا و کیمیا. خۆتان نەزانن یەک دنیا هاوکێشەمان هەیە لە بیرکاری و لە فیزیایە کە یعنی تۆزێ زۆر و ئیزعاج و قورسن بۆ تێگەیشتنیانش بۆ لەبەرکردن. عادەتەن زۆر مامۆستا هەیە ئەماشە بەوە نایە کە ئەم یاسا لە چێوە هاتووە، ئەمە ژواکە مەجبور تۆ یاساکە لەبەر بکەی. ئەگەر مامۆستاکە پێت بڵێ لە چێوە هاتووە تۆ لی تێگی کێشەمان نابێ، بەس ئەگەر پێت نەڵێ لە چێوە هاتووە ئەبێ مەجبور لەبەری بکەی. ئەی باشە چی بکەین؟ بۆ ئەمە پێویستمان بە تەکنیک هەیە، پێویستمان بە کۆمەڵی تەکنیک هەیە کەوا ئەکا ئەو یاسانە بکەین بە وێنە و باشە بیکەین بە وێنە و بیکەین بە چیرۆک و لە بیرمان نەچێتەوە، تەنها یەک جار بخوێنینەوە، تەنها یەک جار شتی وابێ وڵە ینی تا بەشداری لە کورسەکانەکەن ئەزانم تۆزێ باوەڕپێکردنی مستەحیلە. اینجا باسی بابەتێکی تریشتان بۆکەین، هەرچەندە ئەمە پێویستی بە کورسێکی تایبەتتر هەیە، بەڵام لەم کورسەشە ئاماژی پێین بۆی کە ببێتە هاوکارێک بۆ خوێندکاران بە تایبەتی چۆن لە ماوەیەکی زۆر کەمە قورسترین بابەت لە ماوەی 2 دقیقە تێبگەی. شتی وابێت دووبارە وڵێ ینی هەرێک شت هەیە باوەڕم پێ بکەن حتا بۆ ئەم ساڵەی خۆشم کە چەند ساڵە خەریکم لە ناوبواری یازگەیە ئەمودنە ئەو مستەحیلەوە بکرێت. ئۆکی ئەمزانی کە مشکی مرۆڤ زۆر گەورەیە زۆر شت ئەو کاتێ زۆر کۆد فێر بووم، بەڵام بە تایبەتی ئەم 2026 بە تایبەتی دانیشتم بۆ ئەم بوارە سێرمەکرد من بەس لە قوتابخانە کاتم بەفیڕۆیاوە بە ساعات دانیشتم بە دیار شتێکەوە ئێستا تەکنیکێک فێر بووم، یعنی تەنها توام لە ماوەی 2 دقیقە ئەو بابەتە قورسە لەبەر بکەم، یعنی لە بیرشم نەچێتەوانێ. ئیتر ئەم کورسە بۆ خوێندکارە بێت بۆ کەسی ئاساییش هەبێت. من لە ئێستا هەمیشە وتومە کە مامۆستام و 3 بۆ 4 ساڵە من زانکۆشم تەواو کردووە، بەڵام ئەو تەکنیکانە ئێستا زیاتر بەکارێنم لە ژیانی ڕۆژانەمە. ئیتر فێربوونی زانستێکی ئیسلامیە، وەرگرتنی کورسێکە، فێربوونی AI، فێربوونی زمانێکی دیاری کراوە، هەر شتێکە من پێش بەم تەکنیکانە ئەبەستم بەڕاستی. بۆی ژیانی زۆر بۆ ئاسان کردم، کاتی زۆر بۆ گڕاندومەتەوانێ. بۆی ئێوەش ئەگەرەتانە کاتان بۆ بگەڕێتەوانێ لە ماوەیەکی زۆر کەمە زۆرترین زانیاری لەبەرکەن بەبێ کە لە بیرتان بچێتەوانێ، حتا بەشداری لە پێشبڕکێ جیهانیەکانە بکەن ئینشاڵڵا لە ئایندەیە کە زۆرترین ژمارە لەبەرکەن لە کەمترین کاتە بیکەن بە وێنە ئەتوان بەشداری لەم کورسەیە بکەن.
جا هاوڕێیان وانەکانی تۆمار کراوە ئەوە نییە بڵێ وەڵام من درەنگ هاتمە ناو کۆرسەکەوانێ وەڵاوانەیەکم بەدەست دەچوو پشتیوانە هیچ وانەیە کە لە دەست دەناچوە لە ئێستاە ئیتر تۆ لە هەر کاتێکا مۆبایلێ پێبێ خەتە پێبێ کاتە هەبێ ئەتوانی چی بکەی ئەتوانی سری وانەکانی کۆرسەکە بکەی و ئەگەریش بێت و بەرداوا بن لە دوای کۆرسەکە ڕاهێنانی زیاتر بکەن ئەو کاتە باشتر هەتا بێ باشتر ئەبن یعنی هەتا تۆ ڕاهێنانی زیاتر بکەی بە پێی ئەو ڕێنماییانی کە من پێتانەڵم ڕۆژ بە ڕۆژ باشتر ئەبێ ئەو نیە تەنها بڵێ ئەگەمە ئاستێک نەخێر لەوانەیە دوو خوێندکارمان هەبێ هەمان کورسی منی وەرگرت بێ یەکێکیان لە ماوەی 5 دقیقە لاپەڕی لەبەرکە یەکێکیان لە ماوەی 1 دقیقە بۆچی چکە ئەم ڕاهێنانی زیاتری کردووە کاتە هەموو شتەکان پەیوەندی بە ڕاهێنانەوە هەیە هەتا ڕاهێنانی زیاترکەی باشتر ئەبی دەتوانە ئەمە بنێرن بۆ تەلەگرامەکەمان گروپەکەمان لە تەلەگرامە هەر ئێستا بەشداری بکەن هەتا کورسەکە ماوە و توانی پێش کۆتایی ساڵیش ینی تاقیکردنەوەکاتان ئیسفادی لێ بکەن بۆ ئێستا شاتینە کۆتایی ڤیدیۆکەمان هەتا ڤیدیۆی ئایندە بەخۆی گەورەتان سپەرم خواتان لەگەڵ بێ و بۆ بینینی سەرجەم بابەتە قرتاسیەکانمان ئەتوان جۆینی گروپەکەمان بە لە تەلەگرام بە ناوی کاندڵ ستیشنەری یانیش سەردانی ماڵپەڕی مۆ بکەن